ژیان وەکو خەونێک وایە دێت و دەڕوا و پێ نازانی پێویست ناکە لە پێناویە دڵی یەکتر بڕەنجێنی پێویست ناکە لە پێناویە دڵی یەکتر بڕەنجێنی آخر کوڕم چۆن دڵەتە دەست لە دەستی بابە بەردەی بمخەیتە خەوت گەی پیری و سۆزی باوشێتیم لە بیرکەی بۆ نازانی لە ڕابردوو چەند ئازارم چەشم پێتە بە بەردەوام لە خەمتا بوو بە من و بە دایکیشتا وای لە پیری وای لە پیری چ دایەکی بێدەروانە ماچ و سەرگەردانە دەکە ئەسیا بە پەندی زەمانە ئای لە پیری وای لە پیری چ دەردێکی بێدەرمانە مات و سەرگەردانە دەکا ئەتکا بە پەندی زەمانە بۆ ئایندە و خۆشبەختی تۆ دایکت لە من پەرۆشتر بوو گەر تایەک بیگرتیتە هەموومان دڵمان لە مشت بوو بڕۆ کوڕم ئاسوودە دەبی ژیانە دوور لە ئازار بێ هەرچەندە دڵ پڕ حەسرەتم بەڵام گەردنت ئازاد بێ گردن دازاوی وای لە پیری وای لە پیری چ دانەیەکی بێدەروانە ماچ و سەرگەردانە دەکا ئەسیا بە پەندی زەمانە وای لە پیری وای لە پیری چه دەردێکی بێدەرمانە مات و سەرگەردانە دەکا ئەتکا بە پەندی زەمانە آخر کوڕم چۆن دڵەتە دەست لە دەستی بابە بەردەی بمخەیتە خەوت گەی پیری و سۆزی باوشێتیم لە بیرکەی بۆ نازانی لە ڕابردوو چەند ئازارم چەشم پێتەوە بە بەردەوام لە خەمتا بوو بە من و بە دایکی آخر کوڕە
دەستی بابە بەردەی بمخەیتە خاوت گەی پیری و سۆزی باوشێتیم لە بیکەی بۆ نازانی لە ڕابردوو چەند ئازارم چەشپێ